سڵاوتان لەبێ بەڕێزان، دووبارە لە سمارت ترێدەرەوە گرامۆلاتان شیکاری بۆ هەفتەی سێمی مانگی دوانزەی ساڵی 2023 دەکەین. ئاڵتون بۆم هەفتەیە لە نێوان دوو زۆندایە. زۆنی خوارەوە کە ئێستا نرخلی نزیکە لە 2014 دەست پێ دەکات بۆ ئاستی 2009. ئاڵتون تا لەسەر ئەم زۆنە بێت بە کاندڵێکی 4 کاتژمێری ئەگەری ئەوەی هەیە جارێکی دیکە ڕیتێز بکاتەوە بۆ زۆنی سەروتر کە 2040 بۆ 2047. بەڵام ئەگەر ئەم زۆنە بشکێت بەرەو خوارەوە ئەو کاتە سیناریۆکانی دابەزین تا ڕادەیەک وازەحتر دەبن بۆمان و لە دوای شکاندنی ئاستی 2009 تارگێتی یەکەمی دابەزین 2000 ئاستی 2000 لە دوای شکاندنی زۆنەکە تارگێتی یەکەمی دابەزین دەبێت بۆ ئاڵتون. ئەگەر 2000ش تێپەڕان بۆ خوارتر تارگێتی دووەمی دابەزین 1986. لێرەوە ئاڵتون ئەگەری ئەوەی هەیە جارێکی دیکە زۆنێکی بەرزبوونی بۆ دروست بێتەوە بەڕێزان. بۆ تکای ئاگدار بن دەبێت زۆر بە حەزەرەوە مامەڵە لەگەڵ ئەم زۆنە بکەین. واتەم بۆ ئەم هەفتەیە تارگێتی دابەزین لە دوای شکاندنی 2009 وە گوتمان تارگێت یەکەم 2000 پاشان تارگێتی دووەم 1986. ئەگەر ئەم زۆنە بە تەواوەتی بشکێت بە کاندڵێکی یەک ڕۆژی ئەو کاتە تارگێتی 1939 ڕابردوو کە باسمان کرد سیناریۆی گەشتن بەو ئاستە جارێکی دیکە هێزوەر دەکرێتەوە ئەگەری ئەوەی هەیە ئاڵتون بگاتەوە ئەو ئاستە. بەڵام جارێ تارگێتەکان کورتمەودان و ئێمە دەبێت لەگەڵ سیناریۆی ئێسای بازارە مامەڵە بکەین. ئەگەر زۆنی سەریشەوە بەرەو سەرەوە بشکێت واتە ئاستی 2047 بە کاندڵێکی 4 کاتژمێری بشکێت ئەو کاتە تارگێتەکان دەستنیشان دەکەین. تا ئێستا ئەم سیناریۆیت کەمێک لاوازە زیاترەوەی کە گرنگە بۆ ئەم هەفتەیە ئێمە دەبێت ترکیزمان لەسەری بێ ئەم زۆنەیە 2014 بۆ 2009. ئێمە دەبێت مامەڵە لەگەڵ ئەم زۆنە بکەین. ئەگەر دەرفەتی کڕینی دروست کرد بە کڕین داخڵ دەبین. ئەگەر شکا بەرەو خوارەوە پێشەوەی بگاتە تارگێت هەوڵ دەدەین بتوانین دەرفەتی دابەزین واتە دەرفەتی داخڵبوون بە فرۆشتن بدۆزینەوە بە ئاماجی گەشتن بە تارگێتی یەکەم کە 2000. شیکاری دووەمان لەسەر نەوتی برێنت. من زۆنێکی خواردترم بۆ نەوە دیاری کرده بوو تقریبا لە ئاستی نزیک $70 بەڵام پێش گەشتن بەو ئاستە لە $72 و سیناریۆکی باشی بەرز بنەوەی چالا کردووە. بۆم هەفتەیە ئەگەر هەیە جارێکی دیکە ڕیتێز بکاتەوە بۆ $74.20 پاشان لێەوە دەرفەتێکی باشی کڕینمان بۆ دروست کات وە سیناریۆی گەڕانەوە بۆ ئاستی $80.50 تەواو بکات. بەڵام تکای ئاگدار بن ئەگەری ئەم ڕیتێستە نییە ڕوو بدات واتە ڕەنگە لە دوای کردنەوەی بازار کەمێک لەم نرخانە بمێنێتەوە و ڕاستەخۆ بگات بە تارگێتی $80. واتە ئێمە سوود لەم ڕیتێستە وەرناگرین بۆ فرۆشتن و مەرجیش نییە لە $74.20 ڕاستەوخۆ دەرفەتی داخڵبوون دروست بێت چونکە ئەو زۆنەی کە سیناریۆی بەرزبوونەوەی چالا کردووە لە $73 دەستی پێ کردووە بۆ $70. واتە گەری ئەوەی هەیە لە $74.20 هیچ ئاماژێک دروست نەکات بگەڕێتەوە زۆنەکە پاشان لە زۆنەکە دەرفەتێکی باش و گونجاو دروستکە و ئێمە بکڕین داخڵ بین. ئەوەی کە بۆ ئێمە گرنگە بۆم هەفتەیە ئەو سیناریۆی بەرزبوونەوەیە یاخود ئەو هێزی بەرزبوونەوەیە کە ئەم کاندڵە دروستی کردووە لەم زۆنە. هیوادارم دەرفەتێکی باشی کڕینمان بۆ دروست کات کە بتوانین تێیدا داخڵ بین بە ئامانجی گەشتن بە $80.50. شیکاری سێمان لەسەر یۆرۆ بەرامبەر بە دۆلار. ئێمە لە ماوەکانی ڕابردوودا ئەم زۆنەمان دەستنیشان کرده بوو بۆ یۆرۆ 1.096 بۆ 1.10. ئەوە دوو جار دەبینین سیناریۆی دابەزینی زۆر بە باشی چالا کردووە. من پێم وایە ئەم زۆنە هێشتا بە بەهێزی ماوەتەوە. ئەگەر ئەم هەفتەیە جارێکی دیکە نرخ ڕیتێستی ئەم زۆنە بکاتەوە ڕەنگە سیناریۆی داخڵبوون بە فرۆشتن دروست کات و تارگێتی یەکەمی دابەزین لەم زۆنەوە ئاستی 1.082 دەبێت. هەروەها تارگێتی دووەمی دابەزینی یۆرۆ
دەتوانێت درێژتر ببێتەوە بۆ ئاستی 1.065 سنت. یۆرۆ بە کاندڵی یەک ڕۆژی تا لە خوار ئەم زۆنە بێت داوەزینی ئاسانە و دەتوانێت تەنانەت خۆی بگەنێت بە تارگێتی دووەمی داوەزینش کە 1.065. سەبارەت بە پشکەکانی وەکو نازداک و داو جۆنس هەروەها داکس لە دوای کردنەوەی بازار ئەپدەیتی دەکەین، چونکە ئەگەر ئەوەی هەیە کە بازار بەگا بکرێتەوە، ئەگەر سیناریۆکان گۆڕابوون یاخود ناوچەیەکی نوێ دروست بوو بۆ دەرفەتی داخبوون ئاماژەی پێدەدەین. ئەوەی کە بۆم هەفتەیە دەیخینە ڕوو یۆرۆ بەرامبەر بە دۆلار، هەروەها نەوتی برێنت پاشان ئاڵتون. هیوادارم ببێتە مای سود و قازانج بۆ تەواوی بازرگانان سەرکەوتوو بن.